لە بەش یەکەمی بەرنامەکەمانە باس لە گەورەی و پاداشتی ئەنجامدانی سنەتی قوربانیکردنەکەین وەکو یەکێک لە جوانترین یا خۆت گرنگترین ئەو سنەتانەی کەوا لە جەژنی قوربانە زینوەکرێتەوە بابەتی قوربانیکردنە و خێر و پاداشتەکەی و هەروەها کۆمەڵێک ئاداب و ڕێکاری ئاینی و شەرعی پێویستە بگیرێتە بەر لە کاتی ئەنجامدانی سنەتی قوربانی لەگەڵ زۆر بەڕێز جنابی مامۆستا دکتۆر ئەحمەدی شافعی زانای ئاینی گفتوگوێم بابەتە دەکەین. دکتۆر ئەحمەد زۆر بەخێر بن مامۆستای گەورە. دەکەم خۆی گەورە بتان پارێزی و هەردەم لە خۆشی و شادیا بن ئینشاءالله. سەلامەتی جنابی مامۆستا سنەتی قوربانیکردن بەدڵنیاییەوە بێپاداش نییە بۆی وەبیرهێنانەوەیەک دڵنیان بەشێکی زۆر کۆمەلگای ئەمە ئاشنایە بەم بابەتانە بەڵام لە بەروەی لە سەروبەری هاتنی جەژنی پیرۆزی قوربانین پاداشتی ئەنجامدانی سنەتی قوربانیکردن لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە چۆن دیاری کراوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. داواکارم لە خوای پەروەردگار جل جلاله لەبەر خاتری ناوە پیرۆزەکانی بحق ئەسمائه الحسنى وصفاته العلا لە ڕیزی ئەوانەیە هەژمارمان کە لەم ڕۆژانی ذی الحجە بەتایبەتی لە ڕۆژی نۆهەم کە ڕۆژی عەرەفەیە خوای گەورە قەڵەمی عەفو بەسەر گوناهەکانیان ئەهێنێ ئێمەش لە ڕیزی ئەوانەیە هەژمارکە ئینشاءالله. دیارە وەکو بەڕێستان ئاماژتان پێکرد خوای تەعالا لە قورئانی پیرۆزە قوربانیکردنی بە یەکێک لە دروشمەکان یەکێک لە شەعائیرەکانی خوا یەکێک لە دروشمەکانی ئیسلام ناوزەت کردووە و ئاماژە پێکردووە. هەروەها پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کاتێک کە تەشریفی ئەچێتە مەدینەی پیرۆز بە تایبەتی لە ساڵانی کۆتایی ژیانیا هەموو ساڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم قوربانی کردووە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە سوورەتی کەوثەرە وەکو چۆن داوای نوێژکردنی لە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم هەروەها بە ئەمر و بە فەرمانیش فەرمانی داوەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ وەنحەڕ قوربانی بکە. بۆیە قوربانیکردن لای هەموو پێشەوایان لای هەموو ئیمامەکان لای هەر چوار مەزهەبە قوربانیکردن لەسەر خودی شخصی پێغەمبەر صلی الله عليه وسلم واجب بووە. هەر بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ساڵێک قوربانی کردووە. بەڵام لەسەر ئێمە لەسەر ئومەتەکەی لای ئیمامی ئەبوو حەنیفە فەرموویەتی هەر کەسێ توانای هەبێ ساڵانە واجبە قوربانی بکە ئەگەر قوربانی نەکرد گونەهبارە بێت. بەڵام لای جەماوەری زانایان واتە لای شافعیەکان لای مالیکیەکان لای حەمبەلیەکان قوربانیکردن لەسەر ئومەتی ئیسلامی لەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سنەتێکی مؤکدەیە. بەڵگەشیان ئەمەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئیذا ئەراد ئەحەدوکم ئەن یوضحیە ئەگەر یەکێک لە ئێوە ویستی قوربانی بکە کەوابوو نەیفەرموو واجبە لەسەرتان قوربانی بکە. و لە فەرمودەیەکی تریشا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی سێ شت هەنە ئەم سێ شتە لەسەر من واجبن بەڵام لەسەر ئێوە سنەتن یەکێک لەوانە بریتیە لە قوربانیکردن. بۆیە قوربانیکردن یەکێکە لە سنەتە گەورەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیان تەرکی نەکردووە و هەر کەسێ بیکە خێری ئەگا و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هیچ کردارێک نییە لەم دەڕۆژی سەرەتای مانگی ذی الحجەیە لای خوا خۆشەویستتر بێت و لای خوا گەورەتر بێ لەو کردارانەی کە ئینسان لەم دەڕۆژەیە ئەنجامی ئەدا کە یەکێک لەو کردانە بریتیە لە ئەنجامدانی قوربانی. بۆیە ئەم قوربانیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی شیرینیە ڕووی کردە حەزرەتی فاتیمەی کچی فەرمووی ئەی فاتیمە قوربانی بکە
و حتا فەرمی فەشهەدیها ئامادەی مەراسیمی قوربانیەکەیش بە، چونکە بە یەکەم قەترەی خوێن کاتێک ئەو حیوانە سرە بڕی و ئەکەوێتە سەرزەوی، خوای گەورە لە گوناهەکان و لە هەڵەکان ئەبورێت. بۆیە قوربانیکردن سنەتێکی گەورەیە، یەکێکە لە دروشمە جوانەکانی پیرۆزی ئیسلام و یەکێکە لەوانەی کە خوای تەعالا لە قورئانە فەرمانی پێکردووە و پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە دەیان فەرمودەیە ئاماژەی بە گەورەیی کردووە و جەماوەری زانایانیش فەرمیانە سنەتێکی مؤکدەیە و پێغەمبەر صلی الله عليه وسلم تا ئەو ڕۆژەی وەفاتی کردووە فەرمانی قوربانی کردووە و دوای خۆشی وەسیەتی بۆ حەزەتی عەلی کردووە. حەزەتی عەلیش تا لە ژیان نابووە هەموو ساڵێ وەکو قوربانی بۆ خۆی کردووە، قوربانیشی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کردووە. مامۆستا کێن و کەسانی کە دەتوان قوربانی بکەن و قوربانیەکە بە چ مەرجێکی تیان؟ بەڵێ، یەکەم قوربانیکردن ئەو کەسەی کە قوربانی ئەکا ئەبێ موسڵمان بێت، دووهەم کەسێکی باڵغی عاقڵ بێ، سێهەم بریتێ لە ئیستیطاعات توانای هەبێ کە لە ڕۆژانی جەژنە زیاد لە بژێوی خۆی و ماڵ و مناڵی بتوانێت ئاژەڵێ بکڕێ کە ئەوەی هەبێ ئاژەڵێ بکڕێ و بیکاتە قوربانی. دیارە ئەم حیوانەی کە دەکرێتە قوربانی پێویستە ئەم حیوانە کە ئەکرێتە قوربانی کۆمەڵێ ئادابی خۆی هەیە. مەسەلەن ئەگەر حیوانی بچووکە، مەسەلەن ئەگەر مەڕی سپیە حیوانی بچووکە، ئەوە ئەبێ ساڵێکی تەواو کرد بێت، پێی نابێتە ساڵی دووهەمەوە ئەگەر ڕۆژێک بێ. هەرچەند هەندێک لە زانایان فەرمیان ئەگەر تەمەنی 6 مانگیش بوو بە مەرجێ حیوانەکە قڵەو بوو گۆشتی باشی بوو ئەتوانێ، بەڵام ڕای پەسەند ئەوەیە ئەگەر حیوانی سپی بوو ئەبێ ساڵێکی تەواو کرد بێ. ئەگەر حیوانێکی تر بوو کە پێوتێ بزن ئەمە ئەبێت 2 ساڵی تەواو کرد بێ. ئەگەر ڕەشە وڵاخ بوو وەکو حیوانی گەورە ئەوش ئەبێت 2 ساڵی تەواو کرد بێت. بەڵام حیوانی بچوو وەکو مەڕ و بزن تەنها بۆ یەک کەس ئەبێتە قوربانی، یعنی واتە یەک کەس بری قوربانی بۆ یەک کەس دەکەوێت. بەڵام حیوانی گەورە کابرا مانگایەک ئەکا بە قوربانی بۆ 7 کەس بێ، ئەتوانێ بنەماڵەیەک 7 کەسن نێتی 7 کەسی لێبێنێ بری 7 قوربانی ئەکەوێت. ئەمە وەکو ئەوانە بنسبەت ئەو ئادابانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردووە، ئەمە وەکو سنەتە ئەو کەسەی کە قوربانی ئەکا هەر لە سەرەتای مانگی زیلحیجەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیەتی ئەگەر یەکێک لە ئێوە ویستی قوربانی بکە با موو لە خۆی نەکاتەوە و هەروەها نینۆکیش نەکا. ئەمە زۆر جار زانایان یا خەڵکی ئەمە کێشەیەکیان لەم بارەوە بۆ دروست ئەبێ حەزەکەم تەوزیحێک لەم بارەوە بدەم. ئایا ئەگەر کەسێک نینۆکی کرد یا مەسەلەن ڕیشی تاشی یا مەسەلەن ئافرەتێک چەند مویەکی لەسەری خۆی کردەوە، ئایا ئەمە زەرەری بۆ قوربانیەکە هەیە یان نە؟ ئەمە تەنها و تەنها کارێکی مەکروهی کردووە، ئینا وەکو زەرەر لە خودی قوربانیەکە زەرەری لە قوربانیەکە نییە. چونکە بۆ یەکەم ئەم حەدیسە کە ئەفەرمێ ئێوە موو لە خۆتان مەکەنەوە، نینۆک لە خۆتان مەکەنەوە، ئەم حەدیسە تەنها و تەنها ئوم سەلەمە ڕیوایەتی کردووە بە تەنها. ئەم حەدیسە هیچی تر لە سەحابەکان نە عەبدوڵای کوڕی عومەر نە ئەبوو هورەیرە نە حەزەتی عومەر نە حەزەتی ئەبوو بەکر هیچ یەکێک لە سەحابەکان ئەم حەدیسەی ڕیوایەت نەکردووە، تەنها یەک کەس حەدیسەکەی ڕیوایەت کردووە. لەبەرەوە بەعزی ئەم حەدیسیان بە حەدیسی مەوقوف داناوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم لای ئیمامی ئەبوو حەنیفە حتا لێکردنەوەی موو لێ نەکردنەوەی ئەفەرمێ مباحە وەکو یەک وایە. لای ئیمامی شافعی و لای مالیکیەکان ئەفەرمێت تەنها کەڕاهەتی هەیە، یعنی واتە شتێکی ناباشە. حتا ئیمامی مالیک خۆی لە مەدینەیە ژیاوە و کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینەیە بووە ئەفەرمێ عەمەلی ئەهلی مەدینە، عەمەلی ئەهلی مەدینە وایە کە ئەو کەسانی قوربانیان کردووە یعنی گوێیان بەوە نەداوە مویان لە خۆ کرد بێتەوە یان نەکرد بێتەوە، واتە لەسەر قوربانیەکە تەئسیری نییە. و سەحابەکانیش ئەگەڕنەوە ئەفەرمێ هیچ کات پێغەمبەرمان نەبینیوە صلی الله عليه وسلم
کە لەو دەڕۆژەیە مووی لە خۆی نەکرد بێتەوە یانی نۆکی نەکرد بێ لەبەر ئەوە تەنها و تەنها سنەتە واتە ئەگەر کەسێ مووی لە خۆی نەکردەوە نینۆکی نەکرد ئەوە شتێکی باشی کردووە ئەگەر بە پێچەوانەیشەوە ئەگەر بە پێچەوانەشەوە مووی لە خۆ کردەوە یاوەکو نینۆکی کرد لەسەر خودی قوربانیەکە زەرری نییە تەنها و تەنها ئیشێکی ئەنجام داوە کە ئیشەکە کڕاهەتی هەیە لە ڕووی فقی ئیسلامیەوە پێویست ناکە مسلمانان قەلق بن لەوەی کە ڕۆژانی جەژن قژدایەنە سەر چاکەکەن بەڵام بیانەوێت لە ڕۆژانی جەژن بوون و قوربانی بکەن دەست خۆش بێ قسەیەکی زۆر جوانە حد بە حد جۆرێک قەلقی ناوێ دوودڵی ناوێ مثلەن ئەوە جەژن دێتە پێشەوە یەکی ئێوێ ڕیشی کورکاتەوە ئافرەتی ئێوێ سەری چاکە ینی نۆکی بکە واتە پێش قوربانیکردنەکە لە ڕووی فقی ئیسلامیەوە واتە هیچ زەرەرێک بە خودی قوربانیەکە ناگات دەست خۆش دکتۆرگیان ویستمەوە بپرسم چۆنیەتی ئەنجامدانی قوربانیەکە لە ڕوانگەی شەرعیەوە گریمان هاوڕەیەکمان مەڕێک سەرە بڕێ یاخود ڕەشەوڵاخێک و مانگایەک مانگای ئاژەڵێکی بەزەکاتە قوربانی ئادابەکان لە ڕوانگەی شەرعیەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن قوربانی کردووە چی وتووە ئەو زیکرانەی لە کاتی قوربانیەکەیە بەڵێ یەکەم سنەتە ئەو ئاژەڵەی کە سەری ئەبڕی ئەو کەسەی کە هەڵ ئەستێ بە ئەنجامدانی ئەو کارە کەسێک بێ کە شارەزا بێ لە سەربڕینی حیوانەکە و ئەزیێتی حیوانەکە نەدا ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم سنەتە ئەو حیوانە کاتێک کە سرە بڕێ ڕووی لە قیبلە بێت ئەمە یەکێکە لە ئادابە جوانەکانی دووهەم ئەوەیە لە کاتی سەربڕینا بیسم اللهی بکات هەر بیسم اللهی بە تەنها ڕەحمان و ڕەحیمەکەی ناوێ هەر بیسم الله هەر ئەوەندە خاڵێکی تر لەوانە ئەوەیە لە کاتی سەربڕینیشە الله ئەکبەر بکەیت چونکی لە جەژنە سنەتە الله ئەکبەر و لە کاتی سەربڕینەکەیشا سنەتە ئەو الله ئەکبەرە و خاڵی چوارهەم ئادابی چوارهەم ئەوەیە لەو کاتەیە لە دڵە نێتی هەبێ کە ئەمە ئەی کاتە قوربانی بۆ خۆی یا بۆ هەر کەسێک و خاڵی کۆتایی و ئەخیر ئەوەیە لەو کاتەیە کە سەری ئەبڕێ دوعاش بکە بڵێ خوایە ئەمە ئی تۆیە و بۆ تۆیە و لێم قبول بکەی ئەمە ئەم سێ چوارە یەکێکن لەو ئادابانەی کە سنەتە ئەنجام بدرێ و هەروەها بەنسبەت پیاوەوە سنەت وایە خۆی سەری ببڕێ چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم 100 وشتری هێنا بەدەستی خۆی 60 وسیانی بەدەستی خۆی سەربڕی ئەو هەندەی کەما بوو حەزەتی عەلی کرد بە وەکیلی خۆی فەرمی یا عەلی لە باتی من ئەوانی تر سەر ببڕە وەکوڵیت من ماندوو بوومە بەنسبەت پیاوە سنەت ئەگەر لێی زانی و توانای هەبوو خۆی سەری ببڕێ بەنسبەت ئافرەتەوە سنەتە وەکیل بگرێ بەڵام ئەگەر شوێنەکە گونجاو بوو کاتەکە گونجاو بوو تەندروستی ڕێگەی پێدا سنەتە خۆشی ئامادەی مەراسیمەکە هەبێ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی بە حەزرەتی فاتیمە کرد فەرمووی ئامادەی مەراسیمی سەربڕینی قوربانیەکە بە چونکە بە یەکەم ڕژاندنی قەترەی خوێن کە دەکەوێتە سەر زەوی خوا لە گوناهەکانت خۆش دەبێت دەست خۆش بەوام ساڵم سەسەبال بە نیەتی قوربانیکردن کەسێک کە ئێوە قوربانی بکە لە کێکەوە نیەت بێنێ جاری وا هەیە کەسێک سەیری گیرفانی خۆشەکە لەوانەیە لە ڕۆژانی جەژنا قەراری قوربانیکردن بدام هیچ کێشەیەکی هەیە لە ڕووی فقهیەوە هیچ کێشەیەکی نییە قوربانیکردن تەنها لە کاتی سەربڕینەکەیە پێویستی بە نیەت هەیە ئێستا لەم دەڕۆژەیە هیچ کەس ئەو کەسە مەسن هیچ نێتی قوربانی نەبووە بەڵام کە ڕۆژی جەژن دێ نێتەکەیە گۆڕێ حەزەکە قوربانی بکات بۆیە قوربانیکردن کاتێکی دیاریکراوی هەیە کە بریتە لە 4 ڕۆژ ڕۆژی جەژن و ڕۆژی دووهەم و سێهەم و یعنیواتە یەکەم و دووهەم و سێهەمی دوای جەژن واتە قوربانی لەو 4 ڕۆژەیە ئەکرێت بۆیە هەر کەسێک لە ڕۆژی جەژنە یا لە 3 ڕۆژی دوای جەژنە قوربانی کرد ئەو قوربانیەکەی وەرگیراوە با لەوە پێشیش لەم دەڕۆژەیە نێتی قوربانی نەبوو بێ کە ئیوا هەیە مەسەن لە ڕۆژی دووهەمی جەژنە یا لە ڕۆژی سێهەمی جەژنە دێ بە خەیاڵیا قوربانی بکە ئیشکالی نییە قوربانیەکەی دروستە تەنها ئەوەیە لەو کاتەیە کە قوربانیەکە سەرەبڕێ خۆی یا ئەو کەسەی کە وەکیلی ئەمە بۆی سەرەبڕێ نێتی قوربانیەکەی لێبێنێ و هیچ ئیشکالێکی نییە بەنسبەت قوربانیەکە. دکتۆر ئەحمەد کاتی قوربانیکردن ئێستا مەسەلەن ئێمە لە وەرزێکی کەمێک گەرمان ڕەنگە کەسێک
حەزکات دوانی وەڕۆ ئێوارەکەی ڕەنگە ڕێبکەوێ شەوان ئەمە گونجاوە لە ڕوانگەی شەرعی و بڵێ فێن کە گۆشتەکە ئاسانتردا بەشەکەم خێراتر بۆی تێک نەچێت. قوربانیکردن لەو چوار ڕۆژەیە کە پێوترێت چوار ڕۆژی جەژن کە ڕۆژی جەژن و سێ ڕۆژی دوای جەژنە لە بەیانیا بێ هەر دروستە، دوانی وەڕوان بێ هەر دروستە، دوای عسران بێ هەر دروستە، شەوان بێ هەر دروستە. هەرچە هەندێک بەعزێ فەرمیانە شەوان کەڕاهەتی هەیە، بەڵام پێم وایە ئێستاکە لەم بارودۆخەیە جاری وهەیە ئینسان لە شەوا سەری بڕێ هەم بۆ گۆشتەکەیش و بۆ کۆڵانش و بۆ خەڵکەکەیش باشتر بێت. واتە هیچ ئیشکالێکی نییە چ لە ڕۆژا بێ چ لە شەوا بێ چ پێش نیوەڕۆ بێ یا دوای نیوەڕۆ بێ یا وەکو دوای عسران بێ، لە هەر کاتێکا بێت لەم چوار ڕۆژە قوربانیەکەی ئەنجامدا سنەتەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم جێبەجێ کردووە. سەبار بە بڕیارێکی قایم قامێت و ئەولایەنە پەیوەندیدارانە بڕیارێکەیە کە پێویستە ئەم ساڵ ئەو کەسانی کە قوربانیەکەن لە کوشتارگەکان قوربانی بکەن. ئەمە لە ڕووی شریعەتی پیرۆزی ئیسلامەوە ئیشکالێتی هەیە یاخود ئاسانکاری بۆ کەسانی قوربانیەکەن و ئەگەر کەسێک قوربانەکەی خۆی ناردە کوشتارگە چۆن بینێرێ بۆ ئەوەی کە ئەجر و پاداشتی ئەوەی دەستکەوێت کە لە ماڵەکەی خۆیان ئەیکات. هەروەکو لە قایمقامیەت و لە تەندروستیەوە لەو بارەوە ڕێنمونی دەرچووە. ئێمەش لە ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستان ئاماژەمان بە دوو شت کردووە. یەکەم ئاماژەمان بەوە کردووە ئەو کەسەی کە قوربانی دەکا با هەوڵ بدا ئەو حەیوانەی ئەو ئاژەڵەی کە ئەیکا بە قوربانی ئاژەڵێکی تەندروست بێ، ئاژەڵێکی نەخۆش نەبێ. چونکە یەکێک لە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی چوار ئاژەڵ بۆ قوربانی ناشێن. یەکێک لەوانە فەرمی ئەو ئاژەڵەی کە نەخۆشە، ئاژەڵێک کە دەرکەوت نەخۆشە ئەفەرمێ بابیشیکەی بە قوربانی خێری بۆ نانووسرێ بری قوربانی ناکەوێت. بۆیە بە تایبەتی ئێستاکە لەم قۆناغەیە کە ئەم نەخۆشی و پەتای خوێن بەربوونە هەیە، ئەو کەسەی کە ئەیەوێ قوربانیکە با هەربیر لەوە نەکاتەوە بچێ ملی مەڕێک بزنێک حیوانی بگرێ و بڵێ ئیکەم بە قوربانی، با جوان لێ کۆڵێتەوە بە تایبەتی لە ڕێگەی پزیشکی تایبەتی ئاژەڵەوانێ ڤێتەنەریەوانێ بزانێ ئەم حیوانە تەندروستە یاننا. ئەگەر حیوانەکە تەندروست بوو ئەوە بیکا بە قوربانی، خوا نەخواست ئەگەر حیوانەکە تەندروست نەبوو ئەوە بە هیچ شێوێ خۆی لێ نەدا، لەوانەیە قوربانیەکە نەکا باشترێکە وەی لەوەی بڕوە ئاژەڵێکی نەخۆش سەر ببڕێت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم داوامان کردووە کە ئاینی پیرۆزی ئیسلام بایەخ و گرنگی زۆری بە نەزافەت و پاک و تەمیزی داوە. ئێوە خۆشتان نزیکن لەم جادە شەستی و ماڵی ئەمەش لەخوا جادە شەستیەکەوەیە. ساڵانی پێشوو بە تایبەتی چەند ساڵێ لەمە پێش کاتێک کە قوربانی ئەکرا زۆر جار ناوسکی ئەو ئاژەڵە لە قەراخی جادەکە حیوانەکان سەرەبڕی و فڕێدا. ئەو ماڵانە کە لە قەراخی جادەکە بوون نزیکی دەڕۆژێک بۆنی ناخۆش بەسەر ئەو منتەقەیە هەم لە ڕووی شارستانیەوە هەم لە ڕووی هینەوە شتێکی ناشرین و شتێکی جوان نییە کە لەگەڵ پەیام و دروشمە جوانەکانی ئیسلام کە ئیسلام بایەخ و گرنگی بە پاک و تەمیزی ئەدا. بۆیە ئێمە داوامان کردووە ئەو کەسانەی کە قوربانی سەرەبڕێ لە قەراخی جادە لەوێهایە سەری نەبڕێ، لە ناوەڕاستی جادەیە سەری نەبڕێ، ناوسکەکەی لەوێهایە فڕێ نەدا، یا بڕوە لە کوشتارگا لەژێر چاودێری پزیشکی تایبەتیە سەری ببڕێ، یا لە ماڵی خۆیان بە شێوەیەکی جوان پاک و تەمیز لە ماڵەوە سەری ببڕێ بۆ ئەوەی هەم نەخۆی نەماڵ و مناڵی نەخەڵکی تووشی وەکو بڕێ نەخۆشی ببن و لە نەخۆشی پارێزراو بن. ئەوەیشی کە ئێستاکە مەسەرەن قامێدا ڕێنمایەکانی تەندروستی ئاماژەی پێکردووە، ئەگەر بگونجێ شوێنەکە ئەوەندە فراوان بێ مەسەرەن لە کوشتارگا ئەم حیوانانە سەر ببڕن و بە پاک و تەمیزی هیچ ئیشکالێکی نییە. ئەو کەسە خۆی توانی خۆی ئەچێ، خۆیشی نەیتوانی ئەتوانێت کەسێ بک بە وەکیل ئیتر لە ڕێی تەلەفۆنەوە بێ هەر کەسەکە پێی بڵێ کەسێ بک بە وەکیل لەو کاتەیە کە سەری ئەبڕێ نێتی ئەوە هەبێت لە باتی فڵان کەس ئیشکالی نییە و قوربانیەکە دروستە و ڕێگە پێدراوە. دکتۆر بوورە ڕەنگە ئەمەی بیڵێم تۆزێک درێژش بێتەوە بۆیە ئێستا هاونیشتیمانیان ڕەنگە هەنێکیان
پابند نەبن ئەمە بینیمە لەبەرەوەی پەتای کۆرۆنا هات ماڵی خوا کەعبەی پیرۆز حەج ڕاگیرە ئێستا ناکرێ ئەمە دژی ئەوە بین بڵین حساب بۆ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ناکەین کە پەتای خوێن بەربوون هەیە بەڵام لەو لاشەوە ڕێیەکی ترێ ئەڵێ ئەم زەخکردنەوەیە کە ناشتوانین ئینکاری بکەین ڕەنگە گەر واژ بێ گرفت بۆ دروست بێ تەنها لەبەرەوەی خەڵکی سارد بێتەوە بترسێلەوەی قوربانی کە ڕەنگە هەموو خەڵک بۆی نەگونجێ بشێتە کوشتارگەکان و لەوێ بۆ ئاداب و ڕسوماتانەی قوربانیکردن قوربانی بکە بەڵگەژیانەوەڵێ بابەتەکە هەر ئەمە نییە بۆ نمونە لە جەژنی سەری ساڵاکە هیچ ڕەبتێکی بێمەوە نییە بە ئاشکرای عالەم بە ئازادی تەقەمەنی و یاری ئاگرین ئەفرۆشرێ هێشتا جەژنی قوربان ناتوە بە هەفتەیەک دار و بەرد و ئاسایش و پۆلیسی ئەم وڵاتە گەشتێتە کۆڵان و جادە و دوکان بە دوکان تریقەکان لە مناڵان نەسێنەوەی لە جەژنی قوربان پێیان نەبێ هەنی محارەبەیەکی زۆر ڕاشکاوانە و ئاشکرا بە کۆمەڵێک بۆنە ئاینەکان ئەکرێ کە هەڵبەت هزارم بەڕێز لە لژنەی فتوای لێرە نامێت تووشی سێرەشەت بکەم و فتواشت لێ وەرگرم یعنی خەڵکیش جۆرێک لە جۆرەکان متمانەی بە ڕێنمایەکانی دەسەڵات نییە بەداخەوەوایە خۆی لە کۆتایەمە بێ هەمومان بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرین و لەگەڵ ڕایگشتیا بن وایانی پیرۆزی ئیسلامیش بۆ ئاسانکاریکردن و وەکو بەڕێزت فەرمووت پاک و تەمیزی و تەندروستی لایانی پیرۆزی ئیسلاما دوو چەند شتێکی ئەولەویەتن پێم خۆشە زیاتر لەسەر ئەم بابەتە بەڕاستیان پەیامێک بە هاوڵاتیان و هەم داوایەکیش لەلایەن پەیوەندیدارەکان بکەین وەرزەکە گەرمە نیو کاتژمێر بەسە بۆی ناوسکی ئاژەڵێک لە شەر زبڵەکەی بەردەم ماڵمان ئاگەڕەکەکە هەمووی بۆن بگرێ یانی نیو کاتژمێر بەسە بۆی تێک بچێت و بۆن بگرێ چی بکەین مامۆسایانێ تۆزێ ئەم بابەتە جوانە فەرمایشتەکانی جەنابەت ئێمە بەڕاستی بە تایبەتی ئەو شتانەی کە پەیوەندن بەلایەنی تەندروستیەوە ئەبێ هەمیشە وەکو مەئامەرە وەکو پیلانێک تماشایی نەکەین ئێمە ئەگەر تماشا ئەم نەخۆشی کۆڕۆنا بکەین تا ئێستا ئیوای شەیە هەتا ئێستاکە هەر لێ حاڵی نەبووە ڕاستە ئەم نەخۆشیە دروستکراو بێ یا دروست نەکراو بوو بێت ئەوەکانێ توانی وڵات جیهان پەک بخاوانیە قوربان دەیان خۆشەویست و ئازیزمان لێمان جابنەوە ئەم دنیاە بەجێ بێڵن زۆر ڕاستە بۆیە من پێم وایە بە تایبەتی لایەنی تەندروستی لایەنێکە کە زیاتر خزمەت بە مرۆڤەکە خزمەت بە تەندروستیەکە خزمەت بە ژیان دۆستیەکە خزمەت بە مرۆڤ دۆستیەکە پێم وایە ئەو ڕێنمایانە ئیتر ئەوان نێتیان هەرچی بێ مهم ئەوەیە ئێمە سەیری زاهیرەکە یەکەین تەنها خزمەتە بە ژینگە خزمەتە بە مرۆڤ وە خزمەتە بە نزافەت و پاک و تەمیزی شارەکەمان بۆیە ئێمە ئەمە وەکو پلانێک وەکو پیلانێک تماشا نەکەین بەڵکو ئەمە وەکو ئەوە تماشا بکەین ئەمە تەنها خزمەتێکە بە شارەکەمان خزمەتێکە بە پاک و تەمیزی سیرەکەی هەموو ماڵێک لەواچێک کەم ماڵ هەیە ئێستا لەم شارەیە قوربانی نەکە بەڵام هەر کەسی ئەگەر ناوسی حیوانەکە لەبەر دەرگە هەر ماڵ و مناڵەکەی خۆشی تووشی بۆنی ناڕەحەتی و ناخۆشی ئەبێ هەموو ئەمانە ئەوەیش ناگەیەنێ کە هیچ کەسێ لە قوربانیکردن سار بێتەوە چونکە قوربان ئێمە وەکو ئەڵێ واجبی وەقتمان هەیە ئەوەی کە پێویستە لە ڕۆژی جەژنا بکرێ یەکێ لە دروشمە جوانەکانی ڕۆژی جەژن بریتێ لە قوربانی حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرموویەتی هەر کەسێ توانای هەبێ لەم یوضحی قوربانی نەکات توانای هەبێ و پارەی هەیە و توانای هەیە و دەسەڵاتی هەیە ئەفەرمێ فەلا یەقرەبەنە موسەلانە بانەیە بۆ نوێژگەکەی ئێمە و بە ئامادە نەبێت یعنی واتە وەکو جۆرێک لە هەڕەشەوایە ئەبێ بیکات یعنی واتە ئەم قوربانیکردنە ئەوەندە دروشمێکی گەورەیە بە تایبەتی سنەتی باوکی گەورەمان حەزەتی ئیبراهیمە سەلات و سەلامی خوای لەسەر بێ لەبەر ئەوە ئەمانە بە هیچ شێوەیەک نەبێتە هۆی سارکردنەوەی خەڵکی لە قوربانیکردن لەو دروشمە جوانە کە یەکێکە لە دروشمە جوانەکانی ئیسلامیکێکە لە دروشمە جوانەکانی جەژنی قوربان بەڵام پێم وایە ڕچاوکردنی ئەو ڕێنمایەنش ئەمە هەم خزمەتی شارەکەمانەکە هەم خزمەتی ئینسانیە دەکا هەم خزمەتی کۆمەلگاکەمانەکە هەم خزمەتی ژینگەەکە هەم خزمەتی تەندروستیەکە و پێش ئەوانش بڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی فەرمیەتی یەکێک لەو حیوانانەی کە بری قوربانی ناکەوێ بریتە لە حیوانێکی نەخۆش حیوانێکە نەخۆش بێ هەم زیانی بۆ ئینسانەکە خۆی هەیە هەم ژیانی بۆ کۆمەلگاکەی هەم قوربانەکەیشی دروست نابێت دکتۆرگیان هەر بۆی لایەنە ئەمەوەکو کۆتا پرسیار کاتمان نەماوە بەس گرنگە بابەتەکە بەڕێستان پیاوێکی سەنگین و زانستین و قسەتان لە کۆمەلگایە کاریگەری خۆیەوە وەکۆیش لە شوێنێکی گرنگی شەرعیان داوا لەلایەنە پەیوەندیدارەکان بکەن بۆ نمونە ئەو ڕۆژانەی جەژن
هەستەکەم پشوو هەیە بۆ ئەو ژینگە پارێزانەی کە بەڕاستی دڵسۆزترین چین و ئیشکەری ئەم کۆمەلگایان تۆ 4 ڕۆژ لەسەرێک بۆ منە شارێک و سلێمانی زبڵەکەی کۆ نەکرێتەوە بەڕاستی شار هەربۆنی ناخۆشە بێ دواتریش ئەمە وەکو نیشانەیەکی پرسیار لەسەر ئەو کەسانە دروستەکەی کە قوربانێکن کە ڕەنگە ئەگەر قوربانیش نەبێ هەر شار پاک نکرێتەوە 4 ڕۆژ ناشرین بێ پشوێکی درێژە زیاتر بە پێچوانەوە هەسە هاوکاری بکرێت تیمەکانی شارەوانی بسۆڕێنەوە بۆی بتوانن ئەگەر کەسێکیش قوربانی کرد بێ بەدەمیەوە بچن و ئەو پاژماوە زیادەی لێوەرگنوبی بنە شوێنێک و بە شێوەیەکی زانستی فڕێ بدەن ڕاست خۆی لە حەقیقەتا وایە ئەو 4 ڕۆژە کە ئەگونجێ لە حکوومەتی هەرێمە ئەمە عوتڵەیەکی ڕسمی بێت بەڵام هەر کاتێک کە عوتڵەیەکی ڕسمی دەکرێت ئەوە نییە کە هەموو چین و توێژەکان بگرێتەوە ئەوانەی کە کارمەندی حکوومەتن بۆیە جێ خۆیەتی کە لێرەوانێ بە تایبەتی مەسەلەن پارێزگا قایم قامیەت تیمەکانی مەسەلەن تەندروستی بەڕاستی چەندە گرنگی و بایەخ بەلایەنی تەندروستی ئەدەن بۆ ئاژەڵەکان ئەو خاڵی زۆر گرنگە کە لە ڕۆژانی جەژنە ئەوەندە بایەخ و گرنگی بە پاک و تەمیزی کۆڵانەکان بدەن چونکە ئەگەر هەر هیچ حیوانێکی سەر نەبڕێ وەکو جەنابەت فەرموود ئەو شتانەی کە لە ماڵەوە فڕێ ئەدرێت و لە ئەخرێتە کۆڵانەوە ئەگەر ئەوانەی کە پیان ئەوڕێ پاککەرەوە و نێن کۆڵانەکان پاککەنەوە بەبێ ئاژەڵیش هەر کۆڵانەکان بۆگەنەکەن و لەوانەیە ببێتە هۆی بڵاوبوونەوەی جۆرێک لە نەخۆشی وەیە لێرەوە جێگەی خۆیەتی کە داوا هەم لە پارێزگار هەم لە قایم قامیەت لە هەموو چینەکان لە هەموو توێژەکان ئەوانەی کە پەیوەندن بەم ڕێکاری پاک و تەمیزی و ڕاگرتن لەم 4 ڕۆژەیە زیاتر ئەوانەی کە کارمەندی پاکردنەوەن وەکو بڵێ یارمەتێکی زیاتریان بدرێ پیان بوترێ کە ئەبێ زیاتر لە ڕۆژانی تر ئەگەر لە ڕۆژانی ترە هەفتەی مەسەلەن 3-4 ڕۆژ هاتبن یا بە 2 ڕۆژ جارێک هاتبن بە تایبەتی لەم ڕۆژانی جەژنەیە سەردانی هەموو کۆڵانەکان بکەن لە هەر شوێنێکا زبڵ هەر پیسیەک هەر شتێک بوو یەکسەر بتوانن بیگوێزنەوە و لای بەرن بۆ ئەوەی هەتاوەکو کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی پارێزراو بێ کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی خاوێن بێ کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی تەندروست بێ بۆ ئەوەی ئێمە هەموو بتوانین پێکەوە ژیانێکی پڕتەندروستی ژیانێکی پڕبەختەوەری بەری نەسەر دوور لە هەموو ناخۆشی و نەخۆشیەک ئینشاءالله. پرسەکان خۆش بێ خواکای دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەکردن بوون و ڕوونکردنەوەکانی خوا بخێر بە نازتان کێشە. خوای گەورە ئێوەش موفەق و سەربەرز و سەرکەوتووکە ئینشاءالله. سانە مامۆستای ئاینیم تۆرە لەگەڵمانە بوو.